پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2020. تۆ تەمەند لە نێوان 18 بۆ 35 ساڵانە؟ دانیشتووی پارێزگاکانی هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجە کەرکووکوونینەوەی. ئایا تۆ خاوەنی بیرۆکێکی داهێنرانەی بۆ خزمەتکردنی کۆمەڵگەکەت بە خۆبەخشی؟ کەواتە ئێستا پرۆژەکانتان پێشکەش بکەن تا دەستگای ڕوانگە پشتگیری دارایی پرۆژەکانتان بکات. ئێستا پرۆژە خۆبەخشیەکانتان لە بوارەکانی پەروەردان، لاوان، ژینگە، کەسانی لێفەڵمەوە پێشکەش بکەن. دوای هەڵبژاردننی پرۆژەکانتان لەلایەن لێژنێکی پسپۆڕەوە کۆمەکی دارایی بەدەستدێنن بۆ ئەنجامدانی پرۆژە خۆبەخشیەکانتان. کۆتا بەروار بۆ پێشکەشکردن 15/9/2020. بۆ زانیاری زیاتر دەتوانن سەردانی ماڵپەڕی دەستگای ڕوانگە بکەن لە ڕێگەی ڕوانگە.org/yvi. یاخود پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0/750 592 81 81. دەستپێشخەری لاوانی خۆبەخش لە